کاکە ئەو وەرەقەم دەتی ئەو وەرەقە لێوانایە بیرم چوو. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بپشتیوانی خوای گەورە بەردەوامی لە شەرح و ڕاوەکردنی حەدیثەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم. لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر موسڵمانێک سێ منداڵی بمرێت، منداڵەکانی بالغ نەبوو بێتن. هەر موسڵمانێک سێ منداڵی بمرێت، منداڵەکانی بالغ نەبوو بێتن. ئیتر ئەو مناڵە لەبار چووە، لە تەمەنی مناڵیان مردووە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیلا خوای گەورە بەهۆی ئەو سێ منداڵەوە دایک و باوکی وەکو فەزڵ و ڕەحمەت و میهرەبانیەک دەخاتە بەهەشتەوە. ئەوە ڕەحم و بەزەی خوای پەروەردگارە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک، هەر موسڵمانێک سێ منداڵی بمرێت پێش ئەوەی بالغ بێت. کوڕ بەچی بالغە بێ؟ کاتێککە یەکەم جار لە خەوا لەشی گران دەبێ ئەو بالغ بووە. کچیش کاتێککە یەکەم جار دەکەوێتە سوڕی مانگانەوە ئەوە بالغ بووە. هەر کەسێک سێ منداڵی بمرێ پێش بالغ بوون ئیلا خوای گەورە وەکو فەزڵ و ڕەحمەت و میهرەبانیەک دایک و باوکی دەخاتە باشتەوە. کەواتە ئەمە مزگەنێکی خۆشە بۆ کەسانی کە منداڵیان لە پێش خۆیانەوە بەڕێ کردووە، منداڵیان مردووە، با دڵخۆش بن بە ئیزنی خوا ڕۆژێک دێت لە بەهەشتا لەگەڵ منداڵەکانیانە کۆ دەبنەوە، بە منداڵەکانیان شاد دەبنەوە. وەک لە حەدیثەکانە ئینشاڵڵا کە هات باسی دەکەین لە کاتی خۆیدا. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتوە خۆشەویستی خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم أشهد أن لا إله إلا الله وأني رسول الله. شایەتی ئەدەم هیچ خوایەک نییە بە حەق شایستەی پەرستن بێ ئیلا ذاتی ئەڵڵا نەبێ، و شایەتیش ئەدەم کە محەممەد پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەفەرمی هەر کەسێک بەم شایەتمانەوە بمرێت أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله لا يلقى الله بهما عبد غير شاك فيهما إلا دخل الجنة. هەر کەسێک بەم شایەتمانەوە بگاتە خزمەتی خوای گەورە بەڵام بەو مەرجەی گومانی نەبێت لەوەی کە هیچ خوایەک نییە بە حەق شایستەی پەرستن بێ ئیلا ئەڵڵا نەبێ، و گومانی لە پێغەمبەرایەتی پێغەمبەری خوادا نەبێ صلی الله عليه وسلم ئیلا خوای گەورە ئەو کەسە دەخاتە بەهەشتەوە. بەڵام کەسێک بڵێ لا إله إلا الله و داوای یارمەتی لە قەبرێ بکە و لە شەخصێ بکە و لە داروبەردێ بپاڕێتەوە، لەوە بترسێت داروبەرد و شەخصێک زەرەری پێ ئەگەێنێ، بێگومان ئەمە لا إله إلا الله کەی قبول نییە، چونکە مردووە هیچ دەسەڵاتێکی نییە. کابرا بە نەخۆشی مردووە تۆ چیت ئەڵێی شیفام بدە، ئەو خۆی بە نەخۆشی مرد. ئینسان ئەگە عەقڵی کۆ بکاتەوە دەزانی ئەم شتانە هیچ ڕاست نییە. کابرا بە نەخۆشی مردووە وەرە دوعای خێرم بۆ بکە خوا شیفای فڵان کەس بکە. خۆی نەخۆشە خەڵکە چێڵە دوعای خێرم بۆ بکە. خۆی کەم ئەندامە خەڵک دوعای بۆ بکە فڵان چتم بۆ چاک ببێ، فڵان شتم بۆ ببێ، ئەو خۆی پێ چاک ناگرێت داماوە. یعنی زۆر سێرە ئینسان ئەگەر بیرە بکاتەوە لەو شتانە هاوار بۆ غەیری خوا ناکە، داوای یارمەتی لە غەیری خوا ناکە. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەیەکی فەرموو کە ئیمامی ئەبوو سەعیدی خودری ڕەزای خوای لێ بێ فەرمووی یا ئەبا سەعید من رضي بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا وجبت له الجنة. أي أبو سعيد خدري هر کەسێک ڕازی بێ بەوەی ئەڵڵا پەروەردگاری بێ، ڕازی بێ بۆی ئەڵڵا پەروەردگاری بێ، ئەڵڵا ئەو زاتێ بێ کە بیپەرستێ،
و ڕازی بێ بەوەی ئیسلام دین و بەرنامە پرۆگرامی ژیانی بێت و ڕازی بێ بەوەی کە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری بێت صلی الله عليه وسلم وجبت له الجنة چوونە بەهەشتی بۆ واجب دەبێ تەنها بۆ ڕازی بە کە ئیسلام دینی تۆ بێ ئەو زاتەی کە ئیپەرستی تەنها ئەڵڵا بێ و ڕازیش بە کە محەممەد پێغەمبەری تۆ بێ صلی الله عليه وسلم پێشەوای تۆ بێ ئیلا چوونە بەهەشت واجب دەبێ واتە خوای گەورە واجبی دەکات لەسەر خۆی وەکو فەزڵ و ڕەحمەت و میهرەبانیەک کە بتخاتە بەهەشتەوە ئەو فەزڵی خوایە خوای چوونە بەهەشت بۆ واجب دەکات مادەم بە ئایری پیرۆزی ئیسلام ڕازی بی بە پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا ڕازی بی صلی الله عليه وسلم و ڕازی بی کە بەتەنها خوا بپەرستی ئەوە زۆر گرنگە لە حەدیثێکی صحیحدا بەداخەوە ئەمڕۆ ئەم خاڵە زۆر کەس بووە کە بریتێ لە سەردانیکردن بەداخەوە کەسێکیش کە نەخۆشە زۆربەی خەڵکی سەردانی ناکە هەتا دەمرێ خۆی بۆ تەعزیەکەی حازرەکە کە هیچ خێر و باداشتێکی نییە ئیلا گوناه و تاوان نەبێت ئەوەی کە ئەمڕۆ قەرەباڵغی کە دروستە بێت نەک سەرخۆشیکردن لە شوێنێکی ئاساییە ئەو قەرەباڵغی کە دروستە بێت تەنها گوناه و تاوانە حرامە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبا دەفەرمێت هەر عەبدێکی موسڵمان هەر بەندەیەکی ئیماندار سەردانی برایەکی خۆی بکە خزمێکی خۆی بکە کەسێکی خۆی بکە تەنها لەبەر خاتری خوا لەبەر خاتری خوا ئەوە زۆر گرنگە وشەی فیلە سەردانی ئەو کەسە دەکات لەبەر خاتری خوا بەس ئیشی پێی نییە مەسلحەتی لەگەڵیان نییە لەبەر ئەوە هاموشۆی ناکە پارەی هەیە لەبەر ئەوە هاموشۆی ناکە کچی جوان و کوشکی جوانی هەیە تەنها لەبەر خاتری خوا سەردانی دەکات پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر بەندەیەک بەم شێوەیە بێ ئیلا لە ئاسمانەوە بانگدەرێک بانگی دەکات تۆ سەردانی موسڵمانێکت کردۆ لەبەر خاتری خوا یەک ئیشی پێی نییە نەماستاوی بۆکەی نەبەرژەوندیت لەگەڵی تا هەیە بانگدەرێک لە ئاسمانەوە بانگت دەکا دەڵێت بەڕاستی ڕۆشتنەکەت ڕۆشتنێکی چاک و بەختەوەری بووە بەڕاستی تۆ کەسێکی پاکی ڕۆشتنەکەت خوای گەورە بە خێر و پاداشت بۆ دەنووسێ بەهەشتت پیرۆز بێ چوونە بەهەشتت پیرۆز بێ لە ڕیوایەتێکی تردا کە هەر صحیحە دەفەرمێ هەر کەسێ لەبەر خاتری خوا سەردانی کەسێکی موسڵمان بکات ئیلا خوای پەروەردگار لە سەروی عەرشەوە دەفەرمێ بەندەکەی من لەبەر خاتری من سەردانی فڵان کەسی کرد بە هیچ پاداشتێک ڕازی نابم بۆ بەندەکەی خۆم جگە لە بەهەشت مادەم لەبەر خاتری من سەردانی کەسێکی کردووە لەبەرەوەی کەسێکی دیندارە خواپەرستە خواناسە بە هیچ پاداشتێک ڕازی نابم خوای گەورە دەفەرمێ ئیلا بە بەهەشت نەبێ کەواتە ئەو کەسەی لەبەر خاتری خوا سەردانی کەسێ بکە خوای گەورە چوونە بەهەشتی بۆ واجب دەکات بەڵام بەداخەوە ئەمڕۆ وای لێ هاتووە ئەوەی کە خەڵکی سەردانی دەکا و زۆر ڕێزی لێگرێ و کەسانن کە دەوڵەمەندن یا دەسەڵاتێکیان هەیە نەفەرێک گوتی بە دوای جەنازەیەکەوە بووین کەسێکی دەوڵەمەند مردبوو وتی یەکێک لەوانە لەو کەسانە زۆر ئەیدا بەڕانی خۆیدا چۆن وەک شتێک دەگریا بۆ ئەسەفێک بۆ مردووەکە ئەڵێ پێم وت توخوا بەڕاستە لە ڕانت ئەدەیوتی نە بەخوا بەڕاستم نییە بەس بۆی واکەم بەشک و تیکێ چێڕم دەستکەوێ شتێکم دەستکەوێ ئافرینێکم دەستکەوێ نەوەڵا بەڕاستم نییە دەم بەڕانی خۆمە ئادوو لە ڕیبەڕێسان ئەم جۆرە کەسانە شوێنی جەنازە بکەون سەردانی نەخۆش بکەن هیچ سوودێکیان دەست ناکەوێ چونکە بۆ خوا نایکەن بۆ ڕەزامەندی خوا نییە ئەوە گرنگە ئینسان بۆ خوا شتێک ئەنجام بدا بە دڵنیایی و خوا پاداشتی ئەدات باشە ئەگەر تۆ شارەزا نەبی لە شتێک پێت خۆشە کەسێک دەست بگرێ بۆ ئەو شتە بێگومان کاتێک لە ناخۆشی و ناڕەحەتیەکای پێت خۆشە کەسێک دەست بگرێ بێگومان بەڵێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە فەرمووی هەر کەسێک بەیانیان ئەم زیکرە بڵێ بەیانیان رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا هر کەسێک بەیانیان بڵێ ڕازیم بەوەی الله پەروەردگارم بێ ڕازیم بەوەی ئیسلام دینم بێ
رازين بويك محمد في غمرمي صلى الله عليه وسلم. أفرمي فأنا الزعيم لآخذن بيده حتى أدخله الجنة. أو من كفيلي أكم زماني أكم للرجي قيامة دستي أقرم بري نادم حتى إخما بهاشتم بإذن إخوة. رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا صلى الله عليه وسلم. بكردك شوي كنازانية رازين بوي الله پروردگارم بيه، إسلام دينم بيه، محمد في غمرم صلى الله عليه وسلم. خواي قورا بپروردگاری خود بزانو بتنابي پرستا أو كاتب في غمري خواه صلى الله عليه وسلم دفرمي من كفيلي أكم لروجي قيامة دسي أقرم بري نادم حتى إخما بهاشتاو. چه پی خوش لروجي قيامة خوشويسترين بندي خواه كمحمد صلى الله عليه وسلم دستت بقريه کەسێک کەفیلی تۆ بکە لە ژیانیدا درۆی نەکردووە، لە ژیانیدا فێڵ و فڕی نەکردووە، قۆڵت ناکە، قۆڵت نابڕێ، درۆت لەگەڵا ناکە کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، چونکە صادق الأمینە لە هەموو کەسێ ڕاستگۆتر بووە صلی الله عليه وسلم. کەواتە ئینشاءالله ئەم زیکرانە لەبیر مەکەن. نوێژکردن عیبادەتێکی زۆر گەورەیە. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم إن المسلم يصلي وخطاياه مرفوعة على رأسه كلما سجد تحاطت فيفرغ حين يفرغ من صلاته وقد تحاتت خطاياه. يا غمري خواه فرمي صلى الله عليه وسلم كاتك بندي مسلمان نيوش دكات نيوش فرض يا سنة كاتك دو نيوش دكي دەفەرمێت تاوانەکان لەسەر سەرت دانرێ، لەسەر سەرت تاوانەکانت دانرێ، هەموو تاوانەکانت، هەتا تۆ زیاتر سەجدە بەری، زیاتر بمێنیتەوە، گوناهەکانت ئەوەرێت، دەکەوێتە خوارەوە، هەتا تۆ لە نوێژ تەواو ئەبی خوای گەورەی لە گوناهەکانت خۆش بووە. لە کاتی نوێژەکاندا بۆیە کاتێک کە نوێژ دەکەی، تراویح دەکەی، نوێژی فەرز دەکەی، سونەت دەکەی، شەو نوێژ دەکەی، دڵنیا بە گوناهەکانت لەسەرت هەمووی دەکەوێتە خوارەوە. لە ڕیوایەتەدا دەفەرمێت لە شانت هەمووی دەکەوێتە خوارەوە، گوناهەکانت هەمووی دەکەوێتە خوارەوە. بۆیە بێتاقەت مە، بە بێزار مە، بە کەفارەتی گوناهەکانتە. کاتێک کە نوێژ دەکات تەماشا دەکات تاوانەکانی هەمووی کەوتۆتە خوارەوە، چونکە لەسەر و لە شانی دەکەوێتە خوارەوە. بۆیە نوێژکردن عیبادەتێکی زۆر گەورەیە. خوای گەورە سپاس بۆ تۆ کە ئێمەت بە ئەهلی نوێژ قبوڵ کردووە، ئێمەت بە ئەهلی نوێژ داناوە. هیوادارم ئینشاءالله حتى مردنیش لەسەر نوێژ و عیبادەت بەردەوام بین. خوای گەورە ئاخرمان بەخێر بگێڕێ. لە حەدیثێکی صحیحدا کە ئیمامی ابن حەجەر و ئیمام عەبدولقادر ئەرناؤوت و ئیمامی منذری و ئیمامی ذەهەبی و ئەلبانی کۆمەڵی عولەما دەفەرمون صحیحە و حەسەنە، گومان لە حەدیثەکەدا نەبێ، کە لە صحیح جامع سەغیرە هاتووە یەکێک لە پیاوچاکان تابعین کە ناوی محەممەدی کوڕی واسعە دەفەرمێ ڕۆشتم بۆ شاری پیرۆزی مەککە، لەو شارە گەشتم بە سالمی کوڕی عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب، واتە کوڕەزای ئیمامی عومەرە ڕەزای خوای لێ بێ. ئەفەرمێ بۆ میگێڕایەوە لە باپیرەوە کە ئیمامی عومەری کوڕی خەتابە، وتی باپیرەم بۆ میگێڕاوەتەوە، یانی لە باوکیەوە، باوکی لە باپیرەیەوە، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێک بڕواتە بازارێک لە بازارەکان، هەر بازارێک ناوی چی بێ، بازاری گەورەیە، بازاری بچووکە، گرنگ پێ بدرێ بازار، هەر کەسێک بڕواتە بازارەوە ئەم دوعایە بخوێنێت: لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو حي لا يموت بيده الخير وهو على كل شيء قدير. خوای گەورە چی پاداشتێکی داتەوە؟ دەفەرمێ خوای گەورە 1 ملیۆنێ چاکەی بۆ نووسێ، كتب الله له ألف حسنة، 1 ملیۆن چاکەی بۆ نووسێ. هەر بڵێن دوعای بازار زۆربەی خەڵ لەبەرێتی. یەک جار بیڵێ لە بازارێک لە بازارەکان کە دەچتە بازارەوە، بەناو بازارە تێپەڕی، دەڕۆیتە ناویەوە، بە سیارەت تێپەڕی، بە پێ دەڕۆی، یەک جار بیڵێ خوای گەورە 1 ملیۆنێ چاکەت بۆ نووسێ. ودەفەرمێ ومەحە عنه ألف سەیئە، هەزار کە ئەکاتە ملیۆنێ، 1 ملیۆن گوناه و تاوانە دێ سڕێتەوە، ملیۆنێ گوناه و تاوان لە گوناهەکانە سفرە بنەوە.
ورفع له ألف درجة 1,000,000 درجة وبلوباية لبهشت برزبيته ما شاء الله لم خير وبركته وبنى له قصرا في الجنة خواهي قورا لبهشت قصريكي شو بدر زكاة 1000 بلوباية لبهشت برزبيته جاء أما زور مهمة وشي كسيك لأيما دتواني هم روجه 1,000,000 شاكر بكا دبرو بازارو ذكرك بخوينه وروا سيدي پیاوچاکان چەندێ ئەهلی تەقوا بوون ئەهلی خێر بوون ئیمامی محەممەدی کوڕی واسع دەفەرمێ ڕۆشتم بۆ خوراسان گەیشتم بە قوتەیبەی کوڕی موسلیم ڕەحمەتی خوای لێبێ گەیشتم بە قوتەیبە ئەم حەدیسەم بۆ باس کرد حەدیسی بازاڕ فەرمی وتم هەدیەکم بۆ هێناوی هەدیەکی زۆر گەورە دیارەیەکی زۆر گەورە حەدیسەکەی پێغەمبەری خوا بۆ باس کرد صلی الله عليه وسلم ئەفەرمی ئیمامی قوتەیبەی کوڕی موسلیم ڕەحمەتی خوای لێبێ ئیشی نەبوو سواری وڵاخێک دەبوو دەڕۆشتە بازاڕ دوعاکەی خوێناوە گەڕایەوە بەس بۆی خێرەکەی دەستکەوێت دەستێن بەخوا خەڵکی وایە ئەمە دەزانێ ئامادەن یەک گڵاسێ بەنزین سەرف بکە بڕاتە بازاڕ و بێتەوە بۆی ئەو خێری دەستکەوێت ئامادەن یەڵێ گڵاسی بەنزین زۆرە بەخوای گەورە ئەی خۆی بیخۆن نای خۆی مناڵەکان و بووکوزاوەکان بە چاکی دەیخۆن خەڵکی وایە گەشتۆتە مەرحەلەیەکی ئاوا دەڕاتە فلکەکان و سیارە کوژێنێت ئەڵێ با بەنزین سەرف نەکە ئەی نەکبەتی بەدبەخت پارە بۆ کێ جێدەوەی بۆ کێ کۆکەیتەوە بووکوزاوە کوڕ و کچ ئەڵێ باوکمان ڕەحمەت لە گۆڕەکەی نەی خوارد خەزورم نەی خوارد ڕەحمەتی خوای لێبێ بەخوا وات پێ ناڵێن دەڵێن دەستی تێ نەچوو خۆی نەی خوارد جا بۆ نەی خوارد ئینسان چییە یعنی جاری وە کابرا ڕاتە شوێنێ گوێ لە خوتبە ئەگرێ دوایی دێتەوە زەمی مامۆساکەکە مامۆساکە وا وتار نەیزانی وتاردا ئێدە کاکە گڵاسێ لترێ بەنزین سەرف کە بای 1000 دینار نییە بڕۆ بۆ شوێنێکە مامۆساکەت بەدڵە بیگو هەزەرەوە حە لە شوێنێکە داو کتیوە مامۆساکەش بەدڵنی هەموو جومعە قسەی پێکەیت و غەیبەتێکەی گوناهبارە بیت ئینسان چییە پاری بۆ چییە ئەم پیاو چاکە دەڕۆشتە بازاڕ دوعاکەی خوێناوە گەڕاوێکیشی نەبوو بەس بۆی خێرەکەی دەستکەوێت ئەهلی خێرە بێ ئاوا بن نەکۆکۆنە کەس بن لحديثك صحيح دهاتوها لصحيح الجامع الصغير وشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم هر كسيك لدواي نيوجه فرزكان نكسونت دواي نيوجه فرز وتدواي تراويحشنا من قرأ آية الكرسي في دبور كل صلاة مكتوبة لم يحل بينه وبين دخول الجنة إلا الموت هر كسيك لدواي نيوجه فرزكان آية الكرسي بخواني في غمر خواه فرمي صلى الله عليه وسلم هیچ منعی ناکە لە بەهەشت ئیلا مردن نەبێ واتە لە بینی ئەو بەهەشتا تەنها مردن نەبێ کە مرد دەڕواتە بەهەشت کە تۆ ئاەتەل کورسیت خوێنا دوای نوێژە فەرزەکان شتێک کە منعی بەهەشتی کردووە لە تۆ مردنە واتە هێشتا نەمردوویتە بەڵام کە مردی بە ئیزنی خوا دەچێتە بەهەشتەوە بۆیە لە دوای نوێژە فەرزەکان ئاەتەل کورسی لە بین نەکەن ئینشاءالله لە حەدیثێکی صحیح داهاتەوە لە صحیح تەرغیب پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک کە کەسێک لە ماڵەوە دەستنوێژ دەگرێ باشتر وایە دەستنوێژ لە ماڵەوە بگری بەڵام کەسێکیش دەستنوێژی لە ماڵەوە نەگرتووە ئینشاءالله خوا دەوڵەمەندە هەمان خێری دەسەکەوێ کەسێک دەستنوێژێ بگرێ پاشان بێ بۆ مزگەوت یەرعە سەڵات چاوەڕێی نوێژ بکە دەفەرمێ ئەو مەلایکەی لای ڕاست کە چاکە دەنووسێ یاخود دەفەرمێ هەردوو مەلایکەت بۆ ئیشە تایبەتەکرێن هەرچەند ئێمە عاید بە تاوان نووسینە بەڵام ئەگەر کەسێ هات بۆ مزگەوت بۆی کە نوێژ بکە و چاوەڕێی نوێژ بکە دەفەرمێ بە هەموو هەنگاوێک خوای گەورە دە چاکی بۆ دەنووسێ بە قاچی ڕاست و چەپ دەهەنگ 1000 هەنگاو بنەی تەماشا دەکەی ئەوەندە خێرە دەستەکەوێ باسی ناکەی هەموو هەنگاوێک 100 هەنگاوانەی 200 300 500 هەموو هەنگاوێکت بكل خطوة هەموو هەنگاوێک چەپ ڕاست دەخێرە دەسەکەوێت چەپت دەخێر پێی ڕاست دەخێر و دەفەرمێ ئەو کەسەی کە چاوەڕی نوێژ دەکا كالقانت ويكتب من المصلين من حين يخرج من بيته حتى يرجع إليه أما حديثك زور خوش بلام أو كأهل جمعية لي محروم بوه أو أهل جماعة الحمد الشمولي دكا سيري كان خوش تو بهمو هنگاوي كديبو مزگوت
هەموو هەنگاوێک بە قاچی چەپ و ڕاست دەخێرە دەسەکەوێت. و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو کەسێک کە دانیشتۆ چاوەڕێی ئەوە کە نوێژەکەی بکە 10 دقە چاوەڕێەکە، نیو سەعاتە سەعاتێکە چاوەڕێەکە، وەکو کەسێک وایە شەو نوێژ بکە بە پاو وەستا بێت. تۆ دانیشتویتە حسابی ئەوت بۆ کرێ بە پێوە بی نوێژ بکەیت. و دەفەرمێت لەو کاتێک کە لە ماڵەوە دەرەچی ئەو دقی لە ماڵ خۆتان دەرئەچی لە دەرگای حەوشە دەرەچیتە دەرەوە هەتا ئەگەڕیتەوە چەندێکت پێچێت، نیو سەعات سەعاتێ چەندێکت پێچێت، 10 دقەت پێچێت چەندێک، ئەو مەسافەیە هەر هەمووی بە نوێژ بۆ حساب بکرێت، هەمووی بە نوێژ بۆ حساب بکرێت. وەکو وایە کە تۆ دەفەرمێ ويكتب من المصلين، تۆ حسابی نوێژت بۆ کراوە. ئەو دقیقە هەنگاو لە ماڵەوە یەکەم هەنگاو لە ماڵەوە دەرئەچی هەتا ئەڕۆیتە ماڵ خۆتانەوە، ئەو مەسافەیە چەندێک بێ خوای گەورە هەموویت بە نوێژ بۆ حساب بکرێت. کاتە گەڕانەوەکەشت هاتنەوەکەشت ئەو ڕێگای کە دەیبڕی بە نوێژ بۆ حساب بکرێت. لەناو مزگەوتا چاوەڕێەکەی بە نوێژ بۆ حساب کراوە، نوێژەکەت بە نوێژ بۆ حساب بکرێت. کاتێکش کە سەلام ئەدەیتەوە دەرئەچیتەوە هەتا ئەگەیتە ماڵ، پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەمووی خوای گەورە بە نوێژ بۆ حساب بکرێت. بەڵام کەسانێکی زۆرێ مەحرومن لەمە، لە ماڵەوە بی ئەم خێرە دەست ناکەوێت. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی فەرموو ئایا کەسێک لە ئێوە ناتوانێت هەموو ڕۆژێک 1000 چاکە بکە؟ هیچ کەسێک لە ئێوە ناتوانێت هەموو ڕۆژێک 1000 خێر و چاکە بکە؟ وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن کەسێک لە ئێمە دەتوانێت لە ڕۆژێکە 1000 چاکە بکە؟ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم 100 جار بڵێن سبحان الله، چەندێکی پێچێت چەند دقەیەکی کەم سبحان الله، پاک و بێگردی بۆ خوا، ئەو خوایە کە شەریکی نییە، هاوڵی نییە، هاوڕێی نییە، هاوتای نییە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک 100 جار وتی سبحان الله خوای گەورە 1000 چاکەی بۆ دەنووسێ، یاخود دەفەرمێ 1000 خراپەشی لێ دەسڕێتەوە. ئەگە 200 جار بیڵێی 2000 چاکەت بۆ نووسرێ، 1000 جار بیڵێی ئەوە هەر خێر و بەرەکەتێکی زۆر گەورەتر. کەواتە ئاگدار بە بەئیزنی خوا زۆر بڵێ سبحان الله، بەلایانی کەم و ڕۆژی 100 جار بیڵێ بۆی 1000 چاکە دەستکەوی و 1000 گوناه و تاوانش لێ بسڕێتەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ پێی خۆشە، ئەم حەدیثە صحیح مسلمە، هەر کەسێ پێی خۆشە خوای گەورە لە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەت ڕزگاری کە، لە ناخۆشی قیامەت ڕزگاری بێ بە ئەم شتە بکات فلينفس عن معسر أو يضع عنه. کەسێکی فەقیرە تۆ پارەت لایەتی، قەرزت لایەتی، هەر شتێک لەم شتانە بکەی خوای گەورە لە قیامەت ناخۆشی و ناڕەحەتی لەسەر لابە بەرامبەر بەو کەسەی قەرزت لایەتی و فەقیرە، نە کەسێکە هەیەتی، کەسێکە فەقیر و هەژار بێ. لە قەرزەکە خۆش بی، بەشێ لە قەرزەکە یا هەمووی یاخود لەسەری بوەستی مەسافەکە و ماوەکەی بۆ درێژکەیتەوە. کاک فڵان کەس من ئەم پارەم دابەتەوە بۆ ساڵێک، کێشەنێ با ساڵێکی تریش داد بێ. بەئیزنی خوا ئاتۆ ئەگەر ئەمەت کرد خوای گەورە لە ناخۆشی و ناڕەحەتی ڕۆژی قیامەت ڕزگارت دەکات. یاخود ملیۆنێکم داتەکا کە تۆ فەقیری 100,000 200,000 بۆ خۆت کە پارەکەی لێ وەرەگریتەوە لێ ئەشکێنی، نەک بخێتە بەر زەکاتەوە، نا، پارەکەی بۆ ئەشکێنی لەبەرەوەی کە دەستی کورتە لە بەشێک پارەکە خۆش ئەبی. لە ڕیوایەترا حەدیث صحیح داهاتۆ دەفەرمێ هەر کەسێ ئەمە بکە خوای گەورە دەیخاتە ژێر سێبەری عەرشی خۆی لە ڕۆژی قیامەت. لە کەسێکی قەرزار خۆش بێ ئیتر ئەو لێخۆشبوونە هەر چەندێک بێ، 100 100 10 هەر چەندێکە، یاخود لەسەری بۆستێ و ماوەکەی بۆ درێژکاتەوە. خوا لە ناخۆشی قیامەت ڕزگاری دەکا و دەیخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە. داواکارم لە خوای گەورە مێرەبان یا ڕەبی خوایە بە ئەهلی خێرمان قبوڵ کەی، لەو کەسانەمان بگەڕی مسابقە و پێشبڕکێ بکەین بۆ خێر و چاکە، یا ڕەبی خوای لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی، پێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، خوا ئەگیانەوانی نەخۆشن شیفایان بدەی، ئەوانەی کێشە و مشکلە و خەم و خەفەت و ناڕەحەتیان ئێخوای لەسەریان لابەری، خوایگان لە شەڕی حەسود و خەڵکی حەسود بە دوورمان کەی. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.